مەریوان چۆنی؟ سڵاو لێ سەر چاوەکانم باشی کاک مەریوان. باش قوربان لە قسمەتان فەرموو. سوپاس کاک مەریوان، تۆ بەرپرسێکی لە کورد ساتووە یا؟ لە قسمەتان جنابەت؟ قادر نادر. قادر لە قسمەتان باشم فەرموو. کاک مەریوان، ئێوە لە جێژندا چار کارمەندی خۆتان دەرکردیە، ئەسپێ ناکەن ئەوە یعنی ڕەفتارێکە لەگەر نەم ئەو بانگەشانەی یەکێتی نەمینبەرێکی ڕاگەیاندن کە خەڵک داوای موچی خۆی بکە. چی ئەڵێ کارمەندمان دەرکردەوە کاک قادر ئەچێت؟ من ئەڵێ چی بەڵگێ؟ تۆ بە چی بەڵگێ؟ باش ناوەکانت بۆ بخوێنمەوە؟ چی بەڵگەیەکم بەڵگەی چۆن من بپرسە خۆ خەڵک لەو کوردستانی لە میدیایە بەقەت ئاسایشێتان دەترسێ. ناوێری بڵێ کاکە دەریان کردیمە ڕەشتان بابە لێتان دەدرسن. بۆ ترسن نازان بپرسە کاچ خۆم خەڵکە ئەمە ڕۆژ نییە خەڵک پەیوەندی پێنەکە لە ئاسەکان ئێستا کاک مەریوان یەک دقا فەسلیان دەکەن فەرقی چییە؟ ڕۆژنامەوانی تیچی پیشەیە ئەمیشی خۆمانەکەین و پێویست ناکات بترسێدام دەستگایەکی تا فڵۆسێنەر نییە تا کاک مەریوان گە ڕۆژنامە نووسی جێناو دەبێ ئەو بزانین کورە براکەم ئەو بەڕاستدا چار کەس تا یەک دقا ئەوە کورە نان بڕان هەیە ئەوی کە کۆمەلگای کوردی تێکشکاندی ئەو نان بڕانەیە پارتیوچتی بارحاڵ ئەو ناوانش بۆ دەخوێنمەوە ڕەنجە ڕەحمان پەیامنێر بڕیار محەممەد پەیامنێر ئازاد ئەحمەد مۆنتێر بەشدار شوفێر دەردتان کردی ئەنە لەسەر ئەوی داوای موچی خۆیان کردیە نەخێ لەسەر موچە دەرنەکراون و لە دەوامیش هەبێ یەک دقا لە دەوا من کێ لە داوا من ئەو چارە دەوام دەکەن دەرنەکراون ئێستا ئەوانە دەرنەکراون بەس یەک شتێ دایت بڕون بێ هەموو دەستگایەک مافی خۆیەتی هەموو دەستگایەکی ڕۆژنامەوانی هەر دامەزراوەکانی دامەزراوی مافی خۆیەتی کۆمەڵە پرەنسیپ و مەرج و ڕێنمایی هەیە ئەگەر کارمەندێ پابەند نەبێت بەو مەرج و ڕێنمایی و ئاکارانی کەناڵەکەی هەموو دەستگایەک سەرپشکە ئەو مافی هەیە کە ئیجداعات بکات لێبرسینەوە بکات و ئەو پرەنسیپ و ئامانجانەی کە خۆی بێت لە چارچووی شەکانی خۆی بەدی بێن ئەگەر کەسێک لەوە دەربچێت هەر کەسێک بێت منم تۆم هەر کەسێکە پەیوەندی بە شەخسەوە نییە بە کەسەکەوە نییە ئاسایش داتی لەگەڵ بکرێ من شتێکێک هەموو کەسێک لەسەر متفق کاک مەریوان ئەتوانی لە یەک نقطە پێم بڵێ ئەوانە لەسەر بایکۆت دەرکراینە یان ئەوە تا چ سەبەبکەیە نەخێ من ئەستەن لەسەر چ لادرانە زانیارەکەت هەڵەیەکڵی دەرکراون نەخێ دەرنەکراون کەس دەرنەکراوە لە کورسە لەسەر چ لادرانە بەڵام من بە شوی گشتی پێێتەڵم هەر کەسێ پابەند نەبێت بە کۆمەڵی بەرج و ڕێنمایی هەر دەستگایەکەی کاکە ئەوە شعر و پەخشانە بە قوربان شوێنێکی ترە ئیجزاءاتی ئیداری زۆر ئاسای لە هەموو شوێنێکەکەی بەرامبەر منەکرێتەوە زۆر ئاسایەتی کاک مەریوان هیچ کارمەندێک لە کورسا دەرنەکرا کاک مەریوان ڕاست نییە نێ ڕاست ناکەی کاکە پارتیوێکی خەڵک دەگرن دەرن ئەوە لە بەر خیانەتی نەتەوەی کردیە تۆمەتەشی ئەوەی تو تۆمەتی دروست کراوە تحداد دروست لە جیفانی خۆت دەرتێناوە پێمان بڵێ ئەو چار کەسە لەسەر با ئەم بەدوا چوونم کردیە بەدوا چوونم کردیە نانە لەسەر گومانیە من ئەو کەسانە تا ئێستا کارمەندی کورساتی یان کارمەندی بەس پێم بڵێ بۆ سزا باشە دامانە دەرەی دەرنەکراینە کاک مەریوان یە قەوز تۆ ئەڵەی دەرمان نەکردینە لە کاتێکە من دەزانم جەنابەت هاتی هەولێرێ لە هەولێری ژنە لە سەدانایە تێم دەگەی لژنەوە ئەتوێشێک لە بڕیاردەرانی یەک دەقەتخوا با پەیامەکە بگەێنم لیژە چۆن دانێم لیژنەمەی شێکی ئیداریە ڕێکاری تۆ یەکێک لە ئەندامانی لیژنە بووی بە قوربان تۆ یەکێک لە ئەندامان تۆ ناتوانین کۆڵی لەوە بکەیت باشە من لیژنم بەڵام هیچ پەیوەندی بەوە نییە ڕێکارێکی ئیداریەت چیان کردێت چاوانەچیان ئەتوانی ئەسا ئەو تۆمەتە لۆ ئاراسی کورساتە چاوانەچیان کردیە ئەوانە سزاتاندا ئەو شتێکە پەیوەندی ناکات جەنابی میدیای شەفافیەتان چییە شەفافیەتان چییە ڕێکاری داری هەر کەس هەر شوێنەر دامەزراوەیە کۆمەڵێ پرەنسیپ و ئاکار و پرەنسیبین بۆ چییە لەسەر کاکە خخوای بۆ میدیایەک شەفاف کارمەند لە کورساتیشەکە
همو شوێنێک ڕێکار ئیداری خۆی هەیە پێویست ناکە من بێم سیاسەتی کورسات بەتۆڕم دەمەوە کاقادر ڕوونە برایش نانە ڕوون نییە کاک مەریوان تۆ دەستگایکی ڕاگەیاندنی بانگەشەی کۆمەڵێک دروشمی بری قەدار لە میدیاکەت دەکەیت سار خەڵکتان لەسەر یەک دەکەن ئەخر خۆ دروشمدان چییە هتلەریش باسی ئیشتراکێتی دەکرد زۆر لە کوردستان وەکو کورسات کەناڵێکی سنگین بێ و کەناڵی خەڵک بابا ئێستا قسەمان لەسەر مەوزوع ئەشکێت باش براجان کە تۆ بەم نەڵێ من سەبێەوە تۆ بڵێن کاک مەریوان گەنجی بۆ ڕابکێشی ئیجراتێکی دای لەگەڵ کەناڵ لەگەڵ کارمەندێک کراوە کەناڵێک تۆ مدارکی نانە کاک مەریوان ئێوە لەو 6 مانگەی چەند موچەتان دایتە کارمەندەکانتان ئێمە پابندین بە ئەوەی کە هەموو مانگێک موچە دراوە ڕەنگە کاتێک هەبێت چەند ڕۆژی دواکەوتوی بەڵام خاڵ لەسە وشەدانێ خاڵ لەسە وشەدانێ ئەو شعر و پەخشان نییە هەموو مانگێک موچە دراوە بەڵام ئەمە شتێک ئێمە لە کوردستانە ژین وەکو چۆنەوە مانگی حوتە تا ئێستا موچەی مانگی پێنجی فەران وەکو دەسەڵات کورساتش لەوانەیە لە کورساتش لەوانەیە لە هەر دەستگایەکەش لەوانەیە چەند موچەتان نەداوە موچە درا برایش بەخەت چەند موچە نەدراوە موچە دراوە هەر 6 مانگ موچە دراوە بەڵێ هەم 6 مانگ هەموو موچە دراوە کاک مەریوان ئەوە خەڵک بڵاو دەبتەوە ئیبرای عەزیزەکەم با بۆ خەڵک بڵاو بێتەوە بەڵام بە بەڵگەوە پێتەڵم کورسات موچەی یاوە بکات هەر شەیقەی ناکە موچەی داوە هەر 6 مانگ هیچ قەردار نین قەرزار نییە برا وەکو پێم وتی وتم لەوانەیە وەکو هەر دامەزراوێکی دیکە کە لەوانەیە شتەکە دواکەوتنەکە ئەوە نییە چەند مانگ دواکەوتونە کاک جان چەند مانگ دواکەوتونە کاک مەریوان دوان نەکەوتوین بە پێ و سیستەمی لە کوردستان هەیە ئەمە دوان نەکەوتین وەکو خۆی میچەوە ناوەڕێکی یعنی ئێستا کورسات کاک کارمەندەکان شوی زانێ براجانەوە گرێبەستیان لەگەڵ کراوە هەموو ێزانێکی خەر بەسە تو شتەکانت هەمووی زۆر مەتاتیە یعنی داستی ڕوونی باشکرا جواب دێمە کاکە ئێستا ئەتوانی بە خەڵک بڵێ ئەو 4 کەسەتان سزادایە باوا بڵێ یەک کەس دەرنەکراوە کە سزا درادەوە ڕێکاری ئیداری لەوانەیە ئەمڕۆ بکرێت بەیانیش بکرێت و بەیانیش بکرێت ناکە نانە لە ئەوروپاش دەکرێت بەس لەسەر ئازادی بەس لەسەر ئازادی ڕێک دقەیەک کاک مەریوان بە قوربان لێمانگەڕە بە قسەکە جملەکەی تۆش لێگەڕە بە قسەکەم ئەو ئازادی ڕادەربڕینەوە نییە کەسێک من باسی ئازادی ڕادەربڕینی کردووە بە مەرج و ئەی باسی شێکی بۆ من ئەگە کەسێ پابند نەبێ کەناڵەکەش ئازادە ئیشتاعات بکات لە چوارچێوەی ڕێکارەکانی خۆی براجان کاکی خۆم من باز لە ئازادی بیرڕام نەکردی ئەو جملەکەیە من ئەڵێم خەڵکێک ئازادە بۆ خۆی بایکۆت بکات کە موچەی نەدرێت وایە لە چوارچێوەی پرەنسیبەکانی کەناڵەکەی شوێنەکەی یعنی چۆن کەناڵ پرەنسیب ئەتوو ماگێک ئیش بکەی لە چێ بۆ موچەت نەدەنێ قسەش بکەی دەرت بکە سزات بدە کاک مەریوان تۆ ڕۆژنامە نووسی ئەبێ صادق بی زۆر صادقم لەگەڵت یعنی ناکرێ من ئەزانم عقوبەتان دەدەن حەقیقەت بڵێن من ئەزانم بەڵگەیەکم بۆ بێنە ئێمە ڕۆژنامە نووسی بە بەڵگەی شەکەم نەتوانم ئێستا 1001 دروستکەم لەسەر هەموو دامەزدا کاک مەریوان کاک مەریوان یەک دقە 50 کەس لە کوردستان تیرۆر کرا چ بەڵگە هەیە هەمووشمان زان پارتی و چێتی سەتانەوەتی و تیرۆرانیان کردیە چۆن دیارە چ دیارە کاوە گەرمیانی مەسەرەن تۆمەتی ئاڕاستی چ دیارە ملیارەها دۆلار چ دیارە مەسەرەن پاڤل و مەسرور تیارەی تایبەتیان هەیە و پارەیان لە شێ بوو خەرە تو دەڵێی بەڵگەم دەوێت بەڵگەی چ لە بۆ بین تۆ بە من دەڵێ بەڵگە لە چێ بینی لەو کوردستانەی نانە تۆ باسی بەڵگە دەکەن هەر یەک هەرستن دەرێ بەڵگە لە چێ دەینی لە سیستەمە چیوا مافیایی و دیکتاتۆری با من دەزانم دقیقم بەس هەندە شت پرەنسیبی ئەخلاقیە چێ من دڵنیام ئەو چوارە باشە کاک مەریوان کاک مەریوان تحەدا دەکەم ئەو 4 کەسە ئێستا دەوام بکەن ئەگەر فەسڵتان نەکرد بن زۆر بەڕوونی جامێت و کاقادری ڕەنگی بیانگەڕێنەوە دوای ئەو زەختەی کراوە کارمەندی کورساتن ڕێکاری ئیداری گیراوەتە بەر ئەخە لەسەر
لەسەر چێ تۆ پێویست ناکە هەنێ بابەت تۆ بچیتە وردەکاریەوە کەناڵێک و دامەزراوەکی گەورەیە بێم خاڵ بەخاڵ بۆ ڕوودکەمە بڵم کورسا دەسەر ئەم نیشدا لەگە خەڵکی آخر ئەمە دقیقی لەسەر ئازادی ئەنگۆ بانگەشە یەک دقەیەچێتی بانگەشە ئەوە دەکا خەڵک ئازادەمان بگرێت وەنیە لەگەڵ کاربەندەکانی خۆتان ئەو ئازادێن نییە بە قوربان لە سلێمانی ڕاهاتوونە لە هەولێر خەڵکتان فەسڵ کردووە بە جددی و دیار دەچیت لە جیاتی هانی خەڵک بدەن لە هەولێر لە سلێمانی بێت لە هەولێر بێت لە کەرکوک بێت لە قەی ناکرد ڕێکاری داری یەکشتە پەیوەندی بە شارەوە نییە بابا پەیوەندی بە دەبی هان بدرێ یەک دقیق نانم نەمگوت شار دەبی هان بدرێ خەڵک لە هەولێرە فێرە ئەو خەباتە مەدەنیە بی کەچی ئەنگۆ لە سلێمانی ڕەدێن عقوبەی خەڵکێک دەدەم فێرە ئەو خەباتە مەدەنی مان بگری بایکۆت بکە بایکۆت بکە لۆ موچە ئێژێ هەموو کەس پارتیش خەبەری سلێمانی دەگواستەوە بەس خەبەری هەولێر ناگواستەوە کەی مشکلێ فێرتان دەکەین خۆ فێرتان دەکەین ئەسان خەڵک لە کورسات و فێرە ڕخنە بۆ برازیز ئەگەرەوە من بڵێ خەڵک لە کورسات و فێر بۆ خراخنە بێت ناڵێم هیچ منبەرێک دەوری نەبوو بەڵام کاچ خۆم خوا کاک مەریوانە تو لێ دەگەڕێ قسە ئینسان تەکمیلە بکە کاچ خۆم لەو سویدەی خەبات تەواو نەبووە ئەتو چ باز دەکەی ئەلم دەست پێکردن ئەلم کلتورێکە دروست خۆرە بە قوربان دەیان کەس لە سلێمانی کوژراوە لەسەر ئازادی بیر و ڕاو فکرد خێر ئەو کورساتە چییە سەر بە چێە سەر بەخۆنە سەر بەخۆنە یان سەربەیەکێتی ئەو حزبەیە کە بە ئازایشەکەی کە زەبر زەنجی دەیان جار بەکارێنەوە کەناڵەکەمان دیارە برای زۆر ڕوونە لەگەڵ کەناڵەکەی تر زۆر ڕوونە دەمی خەڵک پەروزانە چە کورسا دەڵێ ئێستا کاک مەریوان ئەتو دەتوانی نەهی ئەوەی بکەی کە ئەوانە بایکۆتیان کردیا یەک دقە با پەیامەکەم بگەێنە 12 ساعت قسە بکەینەوە قسەیم نەبۆ جەنابەت ئەو کارمەندانە دەرنەکران برازیز ڕوونە دەرنەکراون تۆ دەتوانی بەم بڵێ ئیداری لەگەڵ کرابی شتێکی زۆر ئاسایی لە ئیداریەکە قسەی دێر کاک تۆ دوو خاڵە بۆ من زۆر گرنگە یەک لای بکەوە یەک ئەوانە دەرەی ئێکاکە بۆ خەڵک چۆن ئێوە ڕەقیبن لەسەر خەڵکت کە ئەمەش ئەوە ڕەقیبی لەسەر ئێوەش خۆ ئێوە بەدەر نین ڕەقیب بن وانە کاک مەریوان تۆ دەتوانی نەهی ئەوەی یەک دوو پرسیاری کۆتایی دەکەین و تەواو تۆ دەتوانی نەهی ئەوە بکەی کە ئەوانە لەسەر بایکۆت دەرنەکراینە یان سزانە دراینە سزانش نەدرانە دوو دەتوانی پێمان بڵێ لەو 6 مانگە هەر 6 مانگ موچەتان داوە موچەمانەوە هەر 6 مانگ تەواو ئەم ناوە بۆ خەڵک دێ دەگەڕێ باشە براکەم سەر